بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بەم تای خوێن بەربوونە کە مەترسی دەکرات بگاتە هەرێمی کوردستان و دوای ئەوەش کە گەیشت ئێستا لە سۆران بەهۆیەوە دوو کەس جانیان لەدەستداوە بەهۆی ئەم نەخۆشیەوە ڕۆشنبیری لەبارەی هەروە هۆشیاری سەبارەت بەم نەخۆشیە لەلایەن پزیشکان و کاربەدەستانی تەندروستی وردە وردە پەرە دەسەنێت زیاتر هاوڵاتیان ئاگادار دەکەنەوە لە مەترسیەکانی ئەم تای خوێن بەربوونە کە چەندە مەترسی هەیە بۆ سەر تەندروستی هاوڵاتیان بە تایبەتی گۆشت فرۆشەکان هۆشیار دەکرێنەوە لەوەی کە چەند ڕۆژێک ماوە بۆ جەژن خواست زیاتر لەسەر گۆشتی سوور دەبێت کە چۆن بتوانن بە شێوەیەکی تەندروست ماوەڵە لەگەڵ سەربڕین و سەربڕخانەکان بکەن بۆ ئەو کەسانی کە بەکاربەرن یاخود گۆشتی سوور دەیانەوێت بەکاربێن و بخۆن چۆنیەتی هەڵسوکەوتکردن لەگەڵ ئەو ئاژەڵانە کاتێک کە خۆیان سەری دەبڕن یاخود لە سەربڕخانەکان و ئەو شێواز و ڕێکارانەی کە پێیوەست و گرنگە بۆ خۆپاراستن لەوەی کە بە تەندروستێکی باشەوە هەوڵ بدرێت گۆشتەکە بخورێت بۆی تووشی تەندروستی تێک نەچێت و تووشی نەخۆشی نەبێت بۆ ئەمە بەستا گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر کاروان جەلال بەڕێوەبەری تەندروستی سۆران دەکەین بەڕێزیان لە سۆرانەوە لەگەڵمان دەبێت دکتۆر سڵاوت لێبێت دوای ئەوەی دوو کەس لە سۆران بەهۆی ئەم نەخۆشیەوە جانیان لەدەستا ئێستا بە شێوەیەکی گشتی ڕەوشی سۆران چۆنە؟ بەڵێ سلااو لە تۆش سلااو لە بینەرانی بەڕێزیش وەکو جەنابەت باست کرد لە ئەتوان بڵێم لە کۆی 5 توش بوو سەر تا سەری هەرێمی کوردستان بەداخەوە 2 توش بوو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بوون کە بەداخەوەش هەردوو توش بوو کە گیانیان لەدەستداوە ئەتوان بڵێن لە ڕووی تەندروستیەوە ئێستا بڵێن سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەتوان بڵێم لەژێر کۆنتڕۆڵدایە بەڵام لەبەر ئەوەی کە وەکو جەنابیش باست کرد ئەو ناوچەیە بە تایبەتی لە هاوینان کە بەهۆی بوونی ژمارەی زۆری کوێستانەکان لە سنووری هەرێمی کوردستاندا و ناوچەیە ژمارەی زۆری ئاژەڵدار ڕوو لەو ناوچانە دەکەن بە تایبەتی لە کوێستانەکان ئەوە واکاتن کە مەترسی بڵاوبوونەوەی زیاتری نەخۆشیەکە زیاتر بێتن لە ناوچەکە بۆی ئێمە هیوادارین ئینشاڵڵا بتوانین ئەو حاڵەتش کۆنتڕۆڵ بکەین و زیاتر نێڵین ژمارە توشبان زیاتر بکات. باشە دکتۆر ئەوە چەند ڕۆژێک ماوە ینی کەمتر لە 2 هەفتە ماوە بۆ جەژنی قوربان وەک دەزانرێت لەم جەژنەدا بە تایبەتی قوربانی زۆر دەکرێت ئەم پەتاش وەکو ئێوەی پزیشکان و دکتۆرەکان هۆشداری دەدەن کە لەمەوە سەرچاوە دەگرێت لە گۆشتی سووری ئاژەڵانەوە ینی هاوڵاتیان چۆن تەعامل هەڵسو کەوت لەگەڵ گۆشتی سوور بکەن ئێوە هۆشداریتان چی بووە چ پلانێکتان داناوە کە خەڵکی لێ هۆشیار دەکەنەوە؟ بەڵێ ئێمە وەکو سەرەتای راپۆرتەکەش باسکرا ئێمە ئەوڕۆ هەڵمەتەکە ئەتوان بڵێم دوولایەنە وولایەنە چەند ئەوەی کە هەم لەبەر ئەوەی نەخۆشیەکە لە ناوچەکە بوونی هەیە بتوانین هۆشیاری زیاتر بڵاو بکەین و هەم لەبەر ئەوەش کە بەرەو جەژنی قوربانی پیرۆزەچین و ژمارەیەکی زۆری خەڵکی ئەتوان بڵێم کە قوربانیە کاتن بۆی ڕێنمای زیاتر بە قەسابەکان بێتن لەوەی کە ڕێنمای تەندروستیەکان جێبەجێ بکرێتن چکە سەرچاوی سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە گۆشتی ئاژەڵ یاخود ئاژەڵە بە شێوەیەکی گشتی و هەروە ئەو گەنەی کە لەسەر ئاژەڵ هەیە بۆیە ئێمە هەوڵماندا ئەمڕۆ زیاتر ڕێنمای بڵاو بکەینەوە لەوەی کە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی هەرە بە تایبەتیش قەسابەکان لە کاتی کوشتنەوەی ئاژەڵ پێویستە لە سەربڕخانەکان ئاژەڵەکانیان کوژنەوە چکە سەربڕخانەکان هەندێک ڕێکاری تایبەت بەخۆی ئەگیرێتە بەر لەوەی کە شوێنەکە لە ڕووی پاکخایانی بەردەوام دەبێت پاک بکرێتەوە بە مادەی پاکەرەوەی پێویست هەروە ئەو ڕێنمانی کە دراشن بە قەسابەکان بۆی کە لە کاتی کوشتنەوەی ئاژەڵەکان پێویستە جلوبەرجی تایبەتی خۆپارێزیان دەبەربێ لە دەستکێش هەروە لەو جلوبەرگانی کە تایبەتن بە کوشتنەوە تا جزمەی تایبەتیش لەبەرکەن بۆی کەمترین بەرکەوتیان لەگەڵ بە تایبەتی لەگەڵ خوێنی ئاژەڵەکە هەبی هەروە لەگەر ئەو گەنەیەش کە ئەگەر هەبوو لەسەر جەستەی ئاژەڵەکە کاتێک کە دێتە سەر جەستەی مرۆڤ نەتوانێتن بە ئاسانی بگاتە سەر پێستی مرۆڤ و پێوەداتن بۆیە ئەوە دوو ڕێکاری زۆر گرنگ بوون کە پێویست بوو بگیرینە بەر هەروە ئێمە ئەو ڕۆژ هەر لە ڕێی ڕاگەاندنەکانەوە داوامان لە هاوڵاتیانش کرد و لێرەش دووبارەیەکەینەوە کە هاوڵاتیان ئەوانەی کە قوربانیەکەن وا پێویستە کە لە هەموو ئەو ئاژەڵانە کە سەرە بردرێن لە سەربڕخانەکان بێتنەوە لە ماڵەکان چکە ئەو ساڵ حاڵەتێکی تایبەتە چکە بەداخەوە ئێمە دوو حاڵەتمان هەبوو ئەو ڕۆژ حاڵەتێکی گوماناوی هەیە تا ئەوەشێک لای بێتەوە جارێ لە پشکنینە بەڵام دیسە حاڵەتێکی گوماناوی هەر بەداخەوە کاویش یەک حاڵەت هەیە دکتۆر یان ئێستا لە سۆران باست ئەوە کە گوتت حاڵەتێک هەیە گوماناویە بەڵێ ئەوە لە پشکنینە تا ئەنجام پشکنینەکەی دەرەسێک لای یەکرێتەوە بەڵام ئەتوان بڵێم ئەوش گومانی لەسەرەکە تای خوێن بەربوون بیتن باشە هیچ شوێنێکی تایبەت یاخود نەخۆشخانەیەکی تایبەت بۆ ئەم نەخۆشیە
دانراوە وەکەوەی کە دەگوترێت دەبێت جا بکرێتەوە لە نەخۆشەکانی دیکە هیچ ڕێکارێکی واگیراوەتە بەر بەڵێ ئێمە لە سنووری سۆران سنتەرێکی کۆنتڕۆلکردنی نەخۆشیە گواستراوەکان هەبوو کە پێشتر لە کاتی پەتای کۆڕۆنا دامەزرا وەکو بڵێن سنتەرێک بۆ ڕووبڕنەوەی پەتای کۆڕۆنا بەڵام بخۆی لە سەرکی ناوی سنتەری کۆنتڕۆلکردنی نەخۆشیە گواستراوەکان بوو ئەو سنتەرە ئامادە کراوە لە ڕووی ئەوەی کە پێداویستی فیزیکی پێویستی بۆ دابین بکرێتن چ لە دەرمانی دژە ڤایرۆسی یاخود لەو پێداویستیانی وەکو مەغەزی یاخود وەکو دەرمانانی پاڵپشتکەر کە پێویستن بە نەخۆش بدرێن دابین کراوە هەروە کارمەندانی تەندروستی هەرچەندە ئێمە بەدەستخۆشی بە سپاسەوە لەو کارمەندە خۆبەخشانەکە توان بڕێم زیاتر لە سەڵتەناوەتی کارمەندانی سنتەری کۆنتڕۆلکردنی نەخۆشیە گواستراوەکان کارمەندی خۆبەخشن بە سوپاس و دەستخۆشی چ لە کاتی پەتای کۆڕۆنا چ لە ئێستاشدا ئەوانە ئەو بڵێن کارمەندی چاودێری ئەو سنتەرن ئەو سنتەرە ئامادە کراوە لەمە دو هەر نەخۆشی کە گومانی لێ بکرێت خۆ توشببووی ئەو پەتای بێتن لەو سنتەرە خوێندرێت و چارەسەری پێویست و چاودێری پێویستی بۆ ئەکرێتن ئینشاڵڵا لێرە بۆ دواوە هیچ پێویست بۆی ناکاتن نەخۆش لە سنووری ئیداری سۆران ڕاوانەی نەخۆشخانەکانی هەولێر بکرێت باشە دکتۆر ینی کەسێک خوانەخواستەکەم نەخۆشیە دەگرێت نیشانەکانی چین چۆن بزانرێت کە ئەم نەخۆشیە بەچی حاڵەتەکانی چۆنەکە زیاد دەکرێتەوە لە نەخۆشیەکانی دیکە ئەنی هەم نیشانە سەرەتاییەکانی و هەم نیشانە ناوەند و کۆتاییەکانی تای خوێنبەربوون چییە؟ بەڵێ لە سەرەتا نەخۆشیەکە تا ئەگرێتن وەکو لە ناوەکەشی دیارە تایەکی توان بڵێ موردوردە پلەی گەرمەکەی جەستەی زیادەکە یاخود تایەکەی زیادەکاتن هەروە ئازاری گشتی جەستەشی لەگەردا ئایبێتن بە تایبەتی ئازاری ماسوولەکان ئازاری جوڵەکان کە ئەوواکە نەخۆشەکە توانای یاخود هێزی لەبەر نمێنێتن دواتر لە قۆناغی پاشەوی دەست بە خوێنبەربوونەکە سەرەتا خوێنبەربوونەکە لە ژێر پێست ڕوئەداتن وەکو پەڵەی پێست دیارەکەوی زۆرجار خەڵک لەوانێت لەو پەڵانە بە هەڵە تێبگاتن لەوەی کە وەکو هەستیاری برێن هەستیاری و دەرمانێک یاخود بە پێوەدانی مێشولێک شتێک دروست بووە دوای ئەگەر حاڵەتەکە زووتر یاخود زوو چارەسەر نەکرا کۆنتڕۆل نەکرا حاڵەتەکە ئەڕاتن بەرەو خوێنبەربوونی زیاتر چ لە گەدێت چ لە ڕێخۆڵە یاخود خێربوونی شوێنەکانی دیکەی جەستە بۆ نمونە خوانەخواستە لە مشک یاخود لە ئۆرگانەکانی دیکەی جەستە خوێنبەربوون ڕواداتن کە ئەوەش وا کاتن وردە دەست بە سەرهەڵدانی ماکەکان بکاتن ئەو سەرهەڵدانی ماکەکانش واکاتن کە نەخۆشەکە ئەکەوێتە حاڵەتێکی مەترسیدار بکە ئەوەی پێویستە هەموو هاوڵاتێک لەو نەخۆشی ئاگدار بێتن جیاوازە لە پەتای کۆڕۆنا ئێمە ڕاستە پەتای کۆڕۆنا پەتایکی مەترسیدار بوو بەڵام ئەمە ئەگەر بە ئامار وەگرین لە پەتای کۆڕۆنا تەنها 102 مەزنداکرێکە تەنها 102 هاوڵاتیان ژیانیان لە مەترسیدا بێت و تووشی یاخود مەسەن بمرن بەوەی پەتایەکە بەڵام لە پەتای تای خوێنبەربوون جیاوازە ڕێژەی مردن بەداخەوە ڕێژەکە زۆر بەرزە زیاتر لە 140 و مەزنداکرێت زیاتر لە 140 توش بووان بەهۆی پەتایەکەەوە بمرن یعنی لە کۆڕۆنا مەترسیدارترە تای خوێنبەربوون بەڵێ زۆریش مەترسیدارتر هەرچەندە خۆشبەختانە تا ئێستا ژمارەی توشبووان زۆر کەم بووە بەڵام ئەگەر خوا نەخواستە بگاتە حادێک چکە وەکو باسم کرد ڕێژەی مردنی زۆرە 140 زۆرە بەڵێ بەڕێز دکتۆر کاروانجەلال بەڕێوەبەری تەندروستی سۆران زۆر سپاس ماندوومان کردید دکتۆر